بەڵام بینەوە سەر یەکێکی وەکو شخصێتی وەکو عەبدوڕەزاق کە بەڕاستی عەبدوڕەزاق من هەروەکو لە سەرەتاوە وتم تەشبیهم کردەوە بە جەلال تاالبانی بۆ ئەوەی لێی تێ بگەین ئەجینا وەکو وتیشم جەلال تاالبانی ئەشێ بڵین ئەشوبهێ یان بیچوێنین بە عەبدوڕەزاق چونکە عەبدوڕەزاق کاریگەرترە زیاتر کارتێکردنی لەسەر کوردی سۆرانی و بادینی هەبووە جەلال تاالبانی لەسەر بادینی هەرنیەتی ئەوەی کە هەیبێ لەسەر بامەڕنی هەیەی یان لەسەر کۆمەڵی خەڵکی زێباریە سوورچی هەیەی کە دوژمنانی کۆنی عایلەی بارزانین یا لەسەر دێک هەیەی وەکو دەی باجلور لە پشتی دهۆکەوەی لە ١٠٠ یەکێتین و یەک پارتیانتیانی بۆ نمونە لەبەر ململانەیەکی کۆنە لەگەڵ عایلەی بارزانی لەگەڵ ئیمارەتی بارزان لەگەڵ تەچەی بارزان بە سەبەبی مەزهبی دینی بە سەبەبی شێخی طریقایە بەرهەڵستکاری مەلا محەممەدی گەورەی باوکی عەبدوسەلامی بارزانی و مەلا مستەفا کە وتمان هەزار چەکداری لە هێزی دێوانە دروست کرده بوو بۆ بەرهەڵستکردنی یان دەست کورتکردنەوەی ئەو ئاغایانەی کە خەڵکی مسکێنیان ئاها ئەچەوساندەوە بەڵام جەلال تاالبانی کارتێکردنێکی گەورەی لەسەر کوردەکانی عێراق و ئێران و ئەوانە نیە ئیلا بە سلبینە بە کە دیموکراتی وشک کردەوە لە قازانجی ئەوانە لە قازانجی ئێرانیەکانە و هەروەها لە زۆر ڕووی تریشەوە ئەشوبهێن بە یەکتر کە زۆر هەوڵی کورسیەکیان داوە کە بۆ خۆیانی دەستگیر بکەن.